ناوەندی حەوت ڕەنگەیەکێکە لە ناوەندە هونەریە چالاکەکان و چەندین چالاکی جۆرا و جۆری هەیە ساڵانە. یەکێک لەو چالاکیانە فێستیڤاڵی فۆتۆگرافیە کە ئەمە بۆ دووەمین جارە ئەم فێستیڤاڵە سازەکرێت کە وا بڕیارە لە ڕۆژی حەوتی یانزە لە دووەمین فێستیڤاڵی فۆتۆگرافی کوردستان لە هۆڵی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە لە کاتژمێر سێدا ساز بکات. بێگومان دووەمین فێستیڤاڵی فۆتۆگرافی کوردستان یەکێکە لە ئەزمونە دەوڵەمەندەکان کە بێگومان و یەکێکیشە لە پرۆژە گەورەکانی ناوەندی حەوت ڕەنگە و تیایدا چەندین فۆتۆگرافەری بە ئەزمون تیایدا بەشدارە بن و بە ستافێکی دیاریکراو کە پێکاتون لە 5 کەس کە لیژنەی داوەرانن و 2 فۆتۆگرافەر کە ئەرکی جیاکردنەوەی فۆتۆکانیان ئەنجام داوە. ڕۆژی حەوتی یانزەی 2021 دووەمین فێستیڤاڵی فۆتۆگرافی لە کوردستان لە هۆڵی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە لە کاتژمێر سێ ساز دەکرێت. دووەمین فێستیڤاڵی فۆتۆگرافی کوردستان ئەزمونێکی دەوڵەمەندی پرۆژەکانی ناوەندی حەوت ڕەنگەیە کە بە ستافێکی دیاری کراو کە پێکاتون لە 5 لیژنەی داوەران و 2 فۆتۆگرافەر کە ئەرکی جیاکردنەوەی فۆتۆکانیان بە ئەنجام گەیاندووە لەگەڵ دیزاینەرێک و هەروەها ڕێخەری فێستیڤاڵەکە فۆتۆ تایبەتەکان و فۆتۆگرافەرەکانیش بێگومان ڕووناکەرەوەی فێستیڤاڵەکەن.